شر بێکاری ڕەوشە خراپیا ئابووری جوان سەدەمێ سەرەکەناک و جوانên باشوورê Kurdistanê û Kurdistan bigiştî jî berexwe bidin welatên Ewropayê. Emad Ehmed ji xelkên başûrê Kurdistanê ev 15 salin li Brîtanyayê dijî li Londonê bi taybet ew bi xwe jî pêşengehek wî ya kirîn û firotina trombêlan heye lê gelekî heş firokevaniyê û firokeyan dike xwe fêr kiriye û li ser asîmanê gelek welatên Ewropayê ve فریایە ئێجار ji ber zîrekbûna xwe jî bawernameya pîlotiyê jî bi dest xistiye niha azad e her ku derê bê ku derê li ser çi asîmanê bifire di nava fîçera me de em ê jiyana Îmad bipîsin. Whiskey Alpha Charlie, good board double by Captain Îmad. One off, Stephenson com. Coastal Yankee lining up. من نام عماد أحمد محمد دانشتوی شاری لندنم لە وڵاتی بەریتانیا 15 ساڵە لە بەریتانیا دانیشم و ژیانی هاوسەرگیریم پێکهێناوە و خاوەنی منداڵێکم. پێشانگای کڕین و فرۆشتنی ئۆتۆمبیلم هەیە لە لندن نزیکی 10 ساڵە ئەم کاراکەم. من وەکو هەر کوردێک هاتوونەتە تاراوگە لە وڵاتێکی وەکو بەریتانیا کە ئەژیم پاش تاوکردنی خوێندنی زمانی ئینگلیزی دەستم کردووە بە فڕۆکەوانی. بڕوانامەی فڕۆکەوانی پرایڤێت پایلت لایسنسم هەیە لە لندن لە یەکێک لە فڕۆکەخانەکان وەرم گرتووە. نزیکی 2 ساڵ خوێندم هەتاکو ئەو بڕواناوەیەم بەدەستهێنا. بەم بڕوانامەی کە لە وڵاتی بەریتانیا من وەرم گرتووە ئەتوانین بۆ هەموو وڵاتێکی تر بۆ هەموو دەوڵەتێکی تر پێی بفڕین هیچ ڕیستریکشنێک نییە کە ڕامانگرێ لەوەی نەتوانین بچین هەر وڵاتێکی تر. من تیارم بەکرێ گرتووە فلایتم کردووە بەسەر وڵاتە ئەوروپیەکانە وەشتوانین لە بەریتانیا بڕۆین بۆ فەڕەنسا بۆ بەلجیکا بۆ ئەڵمانیا بۆ هەر وڵاتێک بمانەوێ. بۆ ئەوەی بڕوانامەکەشمان بەردەوام بێت و بە بەردەوامی ڤالید بێ مانگی فلایتێکەکەین جاری وایە لە مانگێکە 2 فلایت 3 فلایتی شەکەم لەگەڵ هاوڵ و ڕەفیق و خانەوادەکانی خۆمە. من وەکو فڕۆکەوانێک پەیوەندیم کرد بە فڕۆکەخانەی لەندەنەوە داوای تارێکم کرد کە بفرین بەرەو باکووری بریتانیا. من فڕۆکەکەم بوو کردووە. فڕۆکەی من گۆڵف ویسکی ئەلفا چارلی یەنکیە فڕۆکەیەکی پرایڤێتی 4 پاسینجەریە و بەڕێەکەم بەرەو فڕۆکەخانە لەوێ فڕۆکەکەم وەرەگرم. هیوادارم ئەم بەهرەی کە تیامایە بی بەمەوە لە کوردستان گەنجی کوردی خۆمان زیرەکمان هەیە ئیسفادەی لێ بکەن و فڕۆکەوانمان زیاد کە کاتێکە پەرمیشنمان وەرگرت بۆ فلایتەکە لە مەتاری خۆمان و پەرمیشنمان وەرگرت چوین بۆ مەتاری دووەم یەکێک لەم جیهازانە ئەبێن ئەگەر فڕۆکەکە پێویستی بە بەنزین بێ کە جیهازەکەین بۆ تاوەرەکە و پەرمیشن لە تاوەرەکە وەرەگرین ئەوانش پەرمیشنمانەیە تێکە بچین بەنزین بکەینە تایارەکەەوە. Gamma 211, a week later insert localizer on this heading.